بۆ 9 ساڵ تێپەڕە بێ بەسەر کۆچی دوایی باوکی بەڕێزمان. بەڕاستی باوکم لەگەڵمانە وەکو هاوڕێک وا بوو دایمەن، یعنی لە بیرچوونەوە نییە، هەموو دقەیەک لەبەر چاومە، هەموو دایمەن شتەکانی هەڵوێستەکانی شتە جوانەکانی کە ئیکرد بۆمان بۆ خەڵکی ئەکرد، نەکرد بۆ من، بۆ خەڵکیش، یعنی بۆ هەموو کەسێک باوکم هەوڵی بۆ هەموو کەسێکەیە لە هەموو بوارێکە، کەسێک تووشی مشکلێ بواە، کەسێک تووشین بواە چوو بۆی حەلەکرد بۆی جێبەجێکرد. باوکم خۆی شەوی زۆر بەلاوە یەکێ بوو لە بڵین شاکارە جوانەکانی خۆی، گۆرانی شەوی، یعنی ئەوەی خۆی بڵین تا داشینا و تا بڵین لەحنوشتیشی بۆ دانا ماوەیەکی زۆری پێچوو، داو کاتێمە شوێنمان نەبوو لەو ماڵە بچووکەیە، ئەچووە سەربان ئیشەکانی ئەکرد، بڵین لەحنەکەی تەواوکردن و هینەکانی بووە کرد. حەزی لەو زۆر زۆر لە هینی شەو بوو کە ئەڵێ قەت نەدەی ئازاری گیانی مەست و بێدارانی شەو، خۆت نەخەیتە بەرشەپۆلی ئەشتی بێپایانی شەو، ئەی کچی خاوەندی جوانی و ئەی چرای دیوانی شەو، خۆت بپارێزە لە ئاهی دڵبورین دارانی شەو، نەک خوا ناکەردە گیرا بێ دوعای ناڵانی شەو. ساڵی 1920 لە یەکێک لەم ماڵانەی گەڕەکی مەڵکەنی جەلال ناوێک هەواڵی لەدایکبوونی منداڵێکی پێدەگات، ئەویش بە دڵخۆشی و شادومانیەکی زۆرەوە ناوی دەنێ عەبدولکەریم کە دواتر نازناوی کەریم کابانی پێبەخشرا. ئەم کۆرپەیە جیاواز لە دەفەکەی باوکی ئارام ئارام چاوەکانی دەکردەوە و بزەی دەکرد، چونکە باوکی ئەو کات دەفژەنێکی لێهاتوو دەنگخۆشێکی دیاری سەردەمەکەی خۆی بوو، بۆیە پێی خۆش بوو کوڕەکەی بنێرێتە حوجرە بۆ فێربوونی خوێندن و نووسین، بەڵام دواتر دەچێتە قوتابخانە و بەهۆی دەنگخۆشیەکەیەوە دەبێتە ئەندامی تیپی مۆسیقای سرود لە قوتابخانەی فەیسەڵیە. لە ساڵی چلەکانی سەدەی ڕابردوو ئینگلیزەکان بڕیار دەدەن ئێزگەیەکی دەنگی لە بەردەرکی سەرای سلەیمانی دروست بکەن و هەواڵەکان لە ڕێگەی بڵندگۆکانەوە بەنێو شارەکەدا بڵاو بکەنەوە. کەریم کابانیش ئەوە بە دەرفەت دەزانێت، یەکەم گۆرانی لەو ئێزگەیەوە بڵاو دەکاتەوە و پاشان لە ساڵی 1945 ڕوو لە بەغداد دەکات، لەوێ دەبێتە یەکەمین بەڕێوبەری بەشی کوردی لە ڕادیۆی بەغداد. ساڵی 1974 بۆ ماوەی ساڵ و نیوێک ڕوو لە شاخ دەکات و دەبێتە پێشمەرگە، هەر لە شاخ دوو بەرهەم بڵاو دەکاتەوە بە ناوەکانی یاران وەسێتم و شەو کە زۆرترین دەنگدانەوەی دەبێت. جا خۆم مامۆستای مۆسیقا بووم لە مەکتەبی ئیبتیداییە، بزانم ئەم مناڵانە تاقیکەمەوە بزانم کە جوان لە بەرهەمەکانی ئێمە بووە، بزانم مۆسیقاکان هاستنەوە یان نا. مەسەڵەن هەر بە کەمانەکەم مناڵ بوون، 4 ئیبتیدایی 5 ئیبتیدایی و ئەم سەردەمە مۆسیقاکان بڵاو بووبەوە، بەڵام گۆرانیەکان بەناو خەڵکە. مەسەڵەن بیدایەتی مۆسیقایەکم لێ هەیە، هینی گۆرانی مەسەڵەن هەموو چی ئەزانێ ئەمە مۆسیقای چی گۆرانیە بوو. سێرەکەم لەناو ئەو 20 مناڵە 5 6 7 پەنجەی بەرزە کردەوە، وەڵاوە گۆرانەکەی کەریم کابانە شەو. لە زۆربەی هەرە زۆری گۆرانیەکانی کەریم کابانە بەشداریم هەیە، بێجگە لەو هەموو یعنی گۆرانی بێژەکانی تریش. و کە هاتیشینەوە لە شۆڕشی بابرین ئەیلول و کە لە شاخ بووین ساڵێک لەوێ ماینەوە و کەریم کابان لەوێ دوو گۆرانیمان بۆ تۆمار کرد. ئەو کاتە و تۆمارکردنە شێوەیەکی هونەری نەبوو، ڕێکوپێک نەبوو وابرێن و کۆی کاتینەوە بۆ سلێمانی خۆمان ستۆدیۆمان هەبوو لێرە تیفی مۆسیقای سلێمانی لە ستۆدیۆکەی خۆمانە. جاریش کە بۆمان تۆمار کردەوە و پێشەشی مۆسیقاکەشمان زیاتر و جوانتر کرد و دابشکردنیی جوانترمان بۆ کرد. یەکێکیان ناوی گۆرانی شەوە کە تێکسەکەی یا شعرەکەی ئەحمە هەردی شاعیر خوا لێی خۆش بێ تەخنیسی کردووە لەسەر شعرێکی شێخ نووری شێخ ساڵح، قەت نەدەی ئازاری گیانی مەست و بێدارانی شەو. ئەو سێدێڕەی هینی ئەحمە هەردیە، دوانەکەی کە هینی شێخ نووری شێخ ساڵحە. بۆیە ئەتوانم بڵێم کەریم کابان تەواوکەری تیفی مۆسیقای سلێمانیە و
تیپی مۆسیقای سلێمانیش بەڕاستی شانازیەکە کە گۆرانی بێژێکی وەکو کەریم کابان یەکێکە لە گۆرانی بێژە سەرکەوتۆکانی کە توانیوێتی بەهۆی بەرهەمەکانی ئەوەوە زیاتر و زیاتر تیپی مۆسیقای سلێمانی چووە ناو دڵ و هەست و ئارەزووی جەماوەرەوە کە ئەشبینی گۆرانیەکانی کەریم کابان تا ئێستاش خەڵک جۆی لێ ئەگرێت و بە شتێکی جوانی ئەزانێت. نازناوی کابانەکان دەگەڕێتەوە بۆ مێژوویەکی کۆنی خانەوادەی کەریم کابان، دەجێڕنەوە ژنێکی دەزڕەنگین و لێهاتوو دەستاوخۆش لە نێو خانەوادەکەیان هەبووە. بەو هۆکارە پاشگری کابان بۆ بەشێکی زۆری خانەوادەکەیان دانراوە. کەریم کابان خاوەنی دەنگێکی نەرم و شێوازێکی تایبەت بەخۆیەتی لەگەڵ هونەرمەند قادر کابانی برای لە ڕیزی پێشەوەی ئەو هونەرمەندانن کە توانیان گۆرانی فۆلکلۆری کوردی لە بیرەوەری و نێو ماڵەکانەوە بهێنە سەر تەختی شانۆ. بە شێوەیەکی گشتی کارە هونەرەکانی دابەشبوون بەسەر دوو قۆناغدا. بەشێکیان ئەو گۆرانیانن کە لە ڕادیۆی بەغا گوتونی و تۆمار نەکراون، بەشێکی کەشیان ئەو گۆرانیانن کە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی تۆماری کردوون. ئیزافەتەن بۆ ئەو سەقلکردنە جوانیکەوە کرا بۆ لەحنەکان بۆ ئاوازەکان یا ئەو دەستکاری جوانانیکەوە کرا بۆ ئاوازەکان لەناو تیپی سلێمانیە لە ئێعدادا لە تەوزیعە لە ڕەنجە لە مشتانە تیپی سلێمانی ڕۆڵێکی گەوەری هەبوو لە دەرخستنی ئەمان، چکە بەڕاستی ساڵانێکی ڕابردوو بوو زۆر ئەمان گوارانیان و دیار نەبوون وەک پێویست. ئایا میدیاکان وەک پێویست نەویست دەرکەوێ، ڕادیۆی بەغای کوردی هەبوو هیچی کە نەبوو، لە دوایە خۆفەتێکی شێمە هەر بەو نوعەیە ژیان لەگەڵیانە بەڕام ئەوە بوو لە دوای ئەوە کە لەگەڵ تیپی سلێمانیە ئیشان کرد. تیپی سلێمانی وەکو کۆمەڵێن لە ڕۆشنبیر لە هونەرمەند کەوا توانای زانستی مۆسیقار هەبوو، توانیان کە مشتانە بگەنە ئەستۆ و تەوزیعێکی جوان و ئامادەکردێکی جوان و تەرجیحکردنێکی جوانیان بۆ بکەن. من خۆمە بە خۆشحاڵدام بەرهەمەکانی تیپی سلێمانی سەدی ئەگەر نەڵێن سەدینەوە دوونەوەی من تەرجیحم کردوون هەمووی زانیوە دەنگی گۆرەی بێژێکیوا جوانە دیار بێت، دەنگی فڵان ئالە چون زۆر دیار بێت جوانە، ینی بۆ تەوزیع شتانە نەکەیکی تایبەتی یاوەکەوە بۆ بە مۆرچی تیپی مۆسیقای سلێمانی یعنیتوانم بڵێم بۆ بە مۆرچی خۆشم نەکارەوەش. لەبەرەوە بینی گۆرانەکانی بێ موشیلا چۆن ناودڵ دەرونی خەڵکەوە، ینی هەستی بە ئاوازەکە کرد، هەستی بە تێکستەکە کرد، هەردووکی ئاوێتە بوو لەگەڵ یەکترا و ئەگەر یەکێک گوێی نەگرتایە ینی خۆی زەرمەندە بوو لەوێ بەڕاستی. ئەوەی لە هەمووی مهمتر بوو چاومان لەوە نەبوو پارەمان دەستەکەویان دەست ناکرد، هەمووی وا دروستمان کرد ئەمە کەلتوری ئەمیتی هەبێت زیینووی کەینەوە ئەمیلەتە پیشانێکەوە مستحقی ژیانە مستحقی وەنیەکەوە ژێرچەپۆکە بێت. تەنانەت و فستیڤاڵانێکەوە ئەکرا لە بەغا ئێمە چوین زۆر جار بەشێکی زۆری ئەرکەکە لە سەرشانی خۆمان بۆ چووە ئەوان بە مەحدودیت داوان لە ئێمە کرد دەکە زەتیفی سێمانی بێت لە فڵان مناسبەتا بەشدار بێت. ئێمە ماوێت هەمومانین بەڵام خۆمان تەحملی مەسەفەکانیانەکەیت. ئەوە لە بینی خۆمان پیتاکمان کۆ کردەوە خۆشمان نەک یەکێک یارمەتیمان بە کەس یارمەتی ناین. خۆمان لە بینی خۆمانە مۆسیقیەکان پارەمان کۆ کردەوە، پارەکەمان نەگەینە و ئەستێکەوە
بەنانەسکا چوین بۆ بەغا و بەشداری ئەو مناسبەتەمان کرد لەوێ بە ڕوویکی سوور و ڕوویکی سپیەوە هاتیەوە بۆ سلێمانی کەوا تیوی سلێمانی تیپێکە ئیسپاتی وجودی خۆی کردووە لە چییە لەوەی کەوەمە تیپێکی کوردیە و لەم بارودۆخەشا کە توانێتی ئەم ئیشانە بکە جێگەی ستاچ و ڕێزێنان هونەرمەند کەریم کابان خوا لێ خۆش بێت هونەرمەند بوو بەمانای کەریمە هونەرمەند بوو توانایکی جوانی هەبوو لە ئاستی هونەریە لە هەڵبژاردننی تێکستی جوانە و لە بەبەرکردنی ئاوازی جوان بۆ ئەو تێکستانە مرۆڤێک بۆ ئیتیزاوی هەبوو لەگەڵ تیپی سێمانە ئیتیزاوێکی زۆر جوانی احترامی خەرارەکان یەکرد و بڕیارەکان یەکرد لە ناومانە ئینسانێکی نەرمونیان بوو خەت تووڕەبوون لەگەڵ منە سوحبەتی زۆر کراوەی هەبوو یعنی زۆر جار بەعزی قسە هەبوو پیان نابوو بۆی دڵی گەرد نەگرێ بە منیانەوە من لەگەڵ یا قسەم هەبوو سوحبەتمە کرد لەگەڵ یانسەلا قسەکە وەریەگەر بە زۆر بەحتیادی ئینسانێک بوو خۆشەویست بوو لەناو خەڵکەکە ئینسانێک بوو بە ئیکتیزام بوو ینی گیانی هەبووی هونەری لێباری دوای ڕاپەڕینی ساڵی 1991 و کۆڕەوەکەی گەلی کورد کەریم کابانی هونەرمەند ڕوو لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکات لە ئۆردوگای سەردەشت چەند گۆرانیەکی گوتووە و دواتریش بەشداری فیسیڤاڵێکی گەورە دەکات لە شاری سنا خۆی دەنگخۆشی وێراسیە وێراسی خەڵک بە تەمرین دەنگی خۆش نابێت پرۆڤە بکە یا زانکۆ تاوکە دەنگی خۆش بێ یا بێوەمەوە بڵێن بە ینی قابلیەتی خوایی لەگەڵ دەنگەکە ئەوە شتێکە لە وێراسەوە هەبووە لەمە باوکیشی ئاوا باوکو لەو سەجەرەیەوە دەنگخۆشیان هەبووە هاتۆ بۆ کاکەریم ئەنی لە کاکەریمیش لە مناڵیەوە لە مەجلیسی باوکیان لە مەجلیسی مەول و خوێن و ئەمانەیە پەرەی بە دەنگی خۆی یاوە زۆر گرنگە ئینسان لەو مەجلیسانە لەوانەیە لە هەفتەیە ڕۆژێک هەفتەی 2 ڕۆژ مانگی 2-3 ڕۆژ لەو ئەجوانەیە بوو بێت لە مەول و خوێن و دەفلێدان و مەول و خوێنەوانە ئەوە پرۆڤەیە دەنگ پێشەخات کاکەریم لەو جەوە پێگەیەوە قوتابخانەی یەکەمی کاکەریم بووە کە تیا لە لاوێتیەوە لەگەڵ باوچە لە ئەجوای مەولووەوە هاتووە زۆر گۆرانی بێژی ناوچەکە و دنیاش هەن لەو جوانەوە هاتوونەتە ناو وەکو کەلسوم لە ئەجوای دینی و قورآن خوێنەوانەوە هاتۆ ناوە وەکو معینی ئەسفاهانی ئەویش لەو جوانەوە هاتۆتە قورآن خوێنەوەمانە بوو هاتۆتە ناو جەوی گۆرانی دنیاییەوە وەی کاکەریم بەڕاستی دەنگێکی زۆر شاریانەیە ینی کە گوێی لێگری بیری شار دەکەوێتەوە بە تایبەتی کە گوێ لەو شعر و لەو مۆسیقا و دەنگاگری بیری بەردەچی سەرای سلەیمانی دەکەوێتەوە کە گوێی لێگری کەس دەنگی لە کەریم کامان ناچێت بەرنامەمان کردووە پێشوو بەرنامەمان کردووە بۆ ماملێ نەمر 500 کەس هاتووە بۆ دەنگیمان تاقی کردێتەوە بەرنامە بۆ کەریم کابان کرد 2 کەس هاو بۆ چونکە کەم کەس هەیە دەنگی لە کەریم کابان چیە دوایەوە گۆرانی بێژمانێنە بۆی بەرنامەکەنەوە سێ گۆرانی بێژمانێنە لە مۆسیقی و گۆرانی بێژەکانمانێنە گۆرانیەکانیان وتەوە بەرهەمێکم بۆ ئامادە کردووە و داشم ناوە ئێستا باوانم بۆم ئامادە کردووە و ئێزافەی ئاوازیش کەشم بۆ کردووە ئەوم بۆ کاکەریم کردووە لەگەڵ ئاوازی لەم ئەخیریا و شعری کاگە حەمە محەمە لەگەڵ یا ڕۆشتم ئێتر ئەو ئاوازەشم بۆ دانا ئاوازی تەمەنم بۆ کاکەری بۆ تیپ مۆسیقای سلەیمانی لە ستۆدیۆ لای مامۆ ساندۆر تۆمانمان کردو ئیشێکی یەکێکە لە ئیشەکانی ختامی دەنگی کاکەریم بۆ گۆرانیە هاتووە و چۆنە و زۆربەی خەڵکەوە و گۆرانیە چونکە بە شعر و بە ئاواز و بە مۆسیقا و ئەمانە هەمیان نزیکن لە یەکەوە ینی باوەشیان کردو بە یەکە لەگەڵ فیگەری کاکەریم دەموچاوی کاکەریمە زۆر گونجاوە و خەمێکە ئینسانی چونکە ئەڕوات ژیان بەجێ هێڵێ ئەو گۆرانە چۆتە ناو سۆز و دڵ و دەرونی زۆربەی خەڵکی ئەوانەی کە جوێران لێی بوو باوانم هەیچی ژێ هەردوو چاوانم توخوا لێرە مەم
هەی غەریب و بێتاوانم ئەرێ گیانە هەی غەریب و بێتاوانم ئەرێ گیانە تۆ گوڵی ئەی هاوار گوڵ بە شێرکۆبێکەس دەربارەی کەریم کابان دەڵێت خۆ هەموو گەروەکان زێر نین هەموو هەناسەکانیش نابن بە کزەبا و شەماڵ هەموو چریکەکان لە لووتکەیەکدا باڵ ناگرن خۆ هەموو دەنگەکانیش دەنگی کەریم کابان نین. کەریم کابان لەگەڵەوەی هیچ زانستێکی مۆسیقای نەخوێندبوو و نەیدەتوانی هیچ ئامێرێکی میوزیکیش بژەنێت بەڵام شارەزایەکی باشی هەبوو لە دانانی ئاواز بۆ گۆرانەکانی بەشێکی زۆر لە گۆرانەکانی خۆی ئاوازی بۆ داناون و ئاوازی بۆ زۆربەی گۆرانی بێژانی دیکەش داناوە لەوانە گۆرانی درزی پەچەی هونەرمەند قادر کابانی برای کە زیاتر بە گۆرانی جادە چۆڵ و سێبەر بوو لای خەڵک ناسراوە. ئەو لە کۆتایی تەمەنیدا دەیویست گۆرانی خەزان بڵاو بکاتەوە. تێکسی ئەم گۆرانیە هی ئەحمەد محەممەدی شاعیرە و ئاوازی گۆرانەکەشی خۆی بوو بەڵام مەرگ ڕێگەی نەدا ئەو کارە تەواو بکات. شعرەکە ئەوەیە کاڵێ تۆ کچێکی بەهاری بووی منیش کوڕی گەڵا ڕێزان خۆ ئەتزانی کە گوڵ نابێت بە هاودەمی وەرزی خەزان ئەی بۆ هاتیت وەکو خۆری چاوبەنازی لای ئێوارە کە دەتزانی لەسەر کۆچی و ئۆقرە ناگری لەم هەوارە تۆ لە خەونی منە نەبووی چۆن هاتیتە ناو چاومەوە وەکو گڕی شەرابی سوور ڕژایتە ناو هەناومەوە بۆ کوێت بەرم کۆشکی بەرزم لە ناو لەپی دەستمدایە ئەو ڕۆژانەی کە من هەمن زۆر جار خۆریان لێ هەڵنایە من پەنجەرەی ژوورەکەشم باوەش بۆ با ناکاتەوە هەر تەنیایی دەستم دەگرێ و بەرەو لای خۆی دەمباتەوە. ئەمە شعرەکە بووی تر بەداخەوە تەمەنی و هەڵکشانی تەمەنی و تەندروستی ڕێی پێ نەدا زۆر تەنانەت من چاوپێکەوتنێکی کاکشوانم بینیوە هەرچەندە مامۆستاکەریم لای خۆشم ئەوەیە وەدەی و دێشێک لە ئاواتەکانم ئەوەیە کە ئەم شعرە بکەم بە گۆرانی تەنانەت کاکشوانی کوڕی لە چاوپێکەوتنێک ئاڵێ مامۆستاکەریم دوو ئاواتیە بووە لە ژیانە یەکێ لەو ئاواتانەی ئەم شعرێ بووە لەگەڵ ئەم ئاوازەکە خۆی ئاوازی بۆ دانابوو بیکا بە گۆرانی بەداخەوە مەرگ مەودای نەدا و ئەو شاکارە ببێ بە شاکارێکی تری بەرهەمەکانی مامۆستا. کۆمەڵی شیعری ترە لە تەمەنی 18 ساڵیان نووسیومە ئەو کات تەمەنم 18 ساڵێکە بوو لە دەفتەرێکی جوانە بە دەسوخەتە جوانەکەی خۆم نووسی بووم پیشانی چەند کەسێکم ما لەوانە پیشانی مامۆستا ئەحمەد ساڵح دیلانم ما پیشانی کاک جەمال شاباژەڕی نەمر ڕۆحی شاد بێ دراوسێمان بوو پیشانم ما ئیترەوانە زۆر دەستخۆشیان لێکردم وتیان ئەگەر ئەمانەی خۆت بێ بەڕاستی تۆ گوناحە پرسیار بە خەڵک بکەی بڵێ من نەم پرسیارم هەتا ڕۆحی شاد بێ مامۆستا جەمال شاباژەڕی وتی ئەحمەد بڕوا ناکەم ئەمانایی تۆ بن بەخوا مامۆستایی خۆمە. دوای چەند ساڵێک بەسەریا تێپەڕی لە ساڵی نەوەکانە من بڵاوم کردەوە ئیتر کە بڵاوم کردەوە لە ڕۆژنامە و گۆڤارەکانە بڵاوم کردەوە ئیتر دەساودەزە ڕۆی بەس نەکرابوو بە گۆرانی ئیتر دواتر وەک کەوتووە دەست کاکزانای مەحموود ئەشاری تر کاکزانە پەیوەندی پێوە کردم وتی من ئاوازم لەسەر ئەم شعرە داناوە بۆ مامۆستا کەریم کابان ئیتر من لە ڕاستیە زۆرم پێخۆش بۆەوەی تەوەقوعم ناکرد کە مامۆستا کەریم کابانێک من لە مناڵی و عەشقی دەنگی بووم و دەنگی ئەو گەورەترین خیاڵ بوو لە ڕوئیای مندا ئیتر ئەوە بوو ئیتر لە ساڵی 2000ەکانە کردیان بە گۆرانی و ئیتر بڵاویان کردەوە تەقریبەن وە بڵێمە تەمەنی و گۆرانی 36 ساڵێکە بێت بەڵام ئەوەی من ئەمەوێت ئیتر لە ڕێی ئەوە مامۆستا کەریم کابانم ناسی ئیتر مامۆستا کەریم کابان خۆم تەوەقوعم ناکرد ئەوەنە شعرەکەم جوان بێ و ئەوەنەژی عەجابی بۆی هەبێ مامۆستا کەریم زۆری عەجابیە بوو بۆ شعرە و زۆریش قسەی لەسەرە کرد تەنانەت کاک پاڵە هەیە مدیری خاک بووە و کاتە ڕۆژێک هاتوو خۆی باسی کردوتی هاتووە تێتی
ئەو نەی خۆش بیستبووی کاک مامۆستا کەریم کابان یعنی ئەوەندە عجابی بۆ شعر و شاعیر بۆ جۆرە دەربڕینە زۆرە نەبوو کە بە ڕوخساریەوە بێ بەڵاموتی بە ڕوخساریەوە زۆر دیار بوو بە دوای توی ئاگەڕاوە توێتی شعرێکی ترتم هەڵبژاردووە بە ناوی خەزان وتی تەنات بەمنی تۆ پاڵە ئەمە چییە ئەم شعرە جوانانەی هەیە ئیتر لەگەڵ مامۆستا کەریم کابانە نزیک بوومەوە ئەمانە و شعرەکانی ترمیە خوێندەوەمانە و ئەوەی من لە هەست و نەست و ڕوئیایی مامۆستا کەریم کابانە خوێندمەوە بینیم سیر ئەەکەم مامۆستا کەریم کابان تەفەکوری بۆ شعر جیاوازە لە هەموو گۆرانی بێژەکانی تر ئەو هەر ئەوەی ناوێت شعرێ بێت وشە بگەێنێ بە خەڵکۆمانە ئەو بە دوای ڕوئیایە ئەگەڕا بە دوای خەیاڵە ئەگەڕا بە دوای تەکنیکی شعرە ئەگەڕا بە دوای فەلسفەی شعریە ئەگەڕا شتێکی سادەی ناویست وەکو عەرەب ئەڵێ سەهل الممتەنیع هەر سادە و ساکار بێت و بە ئاسانی بچێتە سەر زمانی خەڵک و تەواو مامۆستا کەریم کابان بە دوای شعر گەلێکە ئەگەڕا کە پڕ بێ لە فەلسفەی ژیان مردن ڕەش سپی پێکەنین گریان هەستم کرد مامۆستا کەریم کابان ئەم تەفەکورەی کە بۆ شعر هەیەی ڕوئیایەکی کۆنە لە گەنجێتیەوە بە خوێندنەوەی دیوانەکان چکە من کاتێ مناقەشەم لەگەڵا کرد زۆر هەستم بۆ ئەکردکەم پیاوە پڕە من نایشارمەوە لەگەڵ ڕێزێکی زۆرم خۆشەویستی زۆرم بۆ هەموو گۆرانی بێژەکان یعنی کەم گۆرانی بێژی کورد نەمبینەوە گۆرانی بێژی کورد بەقەدەر ئەو ڕوئیا و تەفەکوری بۆ شعر هەبێ کەریم کابان لە ژیانی هونەریدا تەنها 20 گۆرانی تۆمارکراوی هەیە بەڵام چەندینەوە لەگەڵ گۆرانەکانی ئەودا گەورە بوون و ئێستاش بەشێک لە هاوڵاتیان بە تامەزرۆییەوە گوێی لێدەگرن دوجار دوای زیاتر لە 70 ساڵ خزمەتکردن بە هونەر و گۆرانی و مۆسیقای کوردی لە 14 کانونی دووەمی ساڵی 2016 لە تەمەنی 89 ساڵیدا لە سلەیمانی کۆچی دوایی کرد و لە گردی سەیوان بە خاک سپێررا خالی خۆش بێ باوکە گیان خوا لە هەموو مردووان خۆش بێت بەداخەوە هەموو ئەمە شوێنمان هدية بهم مردوان الفاتحة بالله من الشيطان الرجيم بسم الله إنا لله وإنا إليه راجعون خالي خوش بخوالي هم مردوان خوش بالشر